بیرکاری پۆلیسێ میبنەڕەتی کتەبێ بیرکاری بۆ هەمووان لاپەڕە 62. بابەتی لێکدان و کۆکردنەوە. سازان 5 سندوق لە شەربەتی کڕی. هەر سندوقێک 3 پاکەتی تێدایە. سازان چەند پاکەتی کڕی؟ 5 سندوق وا لە هەر سندوقای 3 پاکەت بە هەمووی دەکات چەند پاکەت دەتوانێت کۆ بکەیەوە بۆ دیتنەوەی وەڵام. واتە ئەو هەلێرە کۆ بکەمەوە 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15. ئەوە ڕێیەک لە ڕێیەکانە کە سێیەکان بە یەکەوە کۆ دەکەمەوە. 5,000 دەنووسم سێ ئەوها 3 کۆ 3 کۆ 3 هەمویان 5,000 یەکسانە بە 15 دانا. کە دەیخینمەوە 5,000 3 یەکسانە بە 15 دەتوانم خینەوەکەم ئەوەی ڕاستی بیخینەوەکە لێرە ناتوانم ئەوها بیخینمەوە تەنیا دەتوانم بیخینمەوە 3 کۆ 3 5,000 دەکە 15. بەڵام ڕێیەکی ئاسانتر هەیە لۆ ئەوەی کاتم ئەوەندە پێویست نەبی ئەوەندە جارە بنووسم 3 و ڕێیەکی ئاسانتر هەیە ئەویش ڕێگەی لێکدانە. دەتوانی لێکی بدەی چونکە لێرە ئەمن دوو ژمارەی دەبینم 5 و 3 کەواتە دەنووسم 5,000 3 5,000 دووبارە بوویتەوە 3 واتە 3 هەتا 5,000 دەکاتە 15. کەواتە لێکدان ئەو هەیە خێراتر زووتر دەتوانم وەڵامەکەی بەدەست بینم. خوێندنەوەکە کووە 5,000 3 یەکسانە بە 15. کەواتە 5 لێک دراوە لەگەڵ 3. لێکدان هەیە بێجگە لە کۆکردنەوە و لێدەرکردن. ئەژمێرکردنەکی دیش هەیە ناوی لێکدانە. کاتێک هەر کۆمەڵەیەک هەمان ژمارەی شتەکانی خۆی تێدا بێ واتە لێرە زۆر گرنگە بزانم کۆمەڵەکان کامانن. ئەوە کۆمەڵەی یەکەم، ئەوە کۆمەڵەی دووەم، کۆمەڵەی سێم، کۆمەڵەی چارەم و کۆمەڵەی پێنجەم. بەڵام لە هەر کۆمەڵەیەک هەمان ژمارە هەیە واتە لە هەمویان 3. ئەگەر ژمارەکان یەکسان نەبوون ناتوانم ئەمن جاران بەکار بینم. بۆیە ئەگەر لێرە 2 هەبا یان 5 هەبا یان 4 هەبا ئەوانی دیش 3 ناتوانم جاران بکەم. ئەو کات ناچارم تەنیا کۆکردنەوەی بکەم. بەڵام ئەگەر ژمارەی شتەکان لە هەر کۆمەڵەیەک یەکسان بوو وەکو کۆمەڵەکەی دیکە ئەو کات دەتوانم لێکدان بکەم. ئایا دەتوانی لێکدان بەکاربێنی بۆ ئەژمێرکردنی 2. بەڵێ چونکە هەمویان 2 چەند جار 2 هاتیە ئەوە 1 جار 2 جار 3 جار و 3 جار و 4 جار. کەواتە دەتوانم بنووسم 4 جار 2 کە دەکاتە 8. ئایا دەتوانی لێکدان بەکاربێنی بۆ ئەژمێرکردنی 2 کۆ 3 کۆ 2؟ ناتوانم چونکە لێرە ئەو 3 جودایە 2 نییە. کاتە ناچارم لێرە کۆ بکەمەوە 2 کۆ 3 5 کۆ 2 یەکسانە بە 7. هەموو کات ناتوانم لێکدان بەکاربێنم. لێکدان لەگەڵ یەک ئەگەر سازان 1 سندوق بکڕێ ئەگەر سازان تەنیا 1 سندوقی بکڕێ تەنیا دەکاتە 3. کەواتە 1 جاران 3 هەر دەکات 3. هیچ ناگۆڕێ. لێکدان لەگەڵ 1 ژمارەکە هەر وەکو خۆی دەمێنێتەوە. ئەوە ژمارەی پاکەتی ئەو شەربەتانەی سازان کڕێویەتی دەبیتە 1 جاران 3 هەر یەکسانە بە 3. زۆر ئاسانە.
کاتێک ژمارەیەک جارانی یەک دەکرێت ئەنجامی لێکدان هەمان ژمارەکە وەکو خۆیتی. بەڵام لێرە شتێکی زۆر گرنگ هەیە، زۆر کەس هەڵەی دەکەن، ئەویش لێکدان لەگەڵ سفر. ئەگەر سازان هیچ سندوقەک نەکڕی، ڕاستە سندوقەی 3 پاکەتی هەیە، بەڵام سازان هیچیان ناکڕی. ئەگەر 10 پاکەت هەبی و 3 پاکەت هەبی، چونکە ناکڕی، سفر جار دەکڕی، واتە ئەنجامەکە هەردەکا سفر. لێکدان لەگەڵ سفر ئەنجامەکەی هەردەکا سفر. ئەوە زۆر گرنگە و زۆر کەس هەڵەی دەکەن، چونکە سفر کە کۆی دەکەمەوە لەگەڵ 3 هەردەکا 3. بەڵام کە لێکی دەدەم لێکدان سفر جاران 3 ئەنجامەکەی دەکا سفر. کاتە دەبی زۆر ئاگام لێبی لە کاتی لێکدان لەگەڵ سفر ئەنجامی لێکدانەکە یەکسانە بە سفر. ئەو جلێرە نووسرایە ئەنجامی لێکدان دەبیتە سفر. ئەو لاپەڕەیە تەواو لاپەڕە 62 دەتوانم سەردانی لاپەڕە 63 بکەم. ژمارەی پاکەتەکان لە هەر سندوقێک بریتیە لە 4. ئەو جارەی ژمارەی پاکەتەکان گۆڕا، لە هەر سندوقەک 4 پاکەت هەیە. سازانیش دەچی 3 سندوقی دەکڕی. 2 ڕێگا بەکاربینە بۆ دیتنەوەی ژمارەی پاکەتەکان. چەند سندوقی دەکڕی سازان؟ 3 دانە، ئەوە 1 سندوق، ئەوە 2 سندوق، ئەوە 3 سندوق. لە هەر سندوقی 4 پاکەت هەیە. 2 ڕێی بەکاردەینم، یان ڕێی یەکەم کۆکردنەوەیە، ئەو 4ەی کۆ دەکەمەوە لەگەڵ ئەو 4ەی لەگەڵ ئەو 4ەی. ئەو 3 4ە بەیە کۆ دەکەمەوە یەکسانە بە 12. 4 و 4 8، 8 و 4 12. ڕێی دووەم چونکە 3 کۆمەڵەیە، 3 دەینم لێکی دەدەم لەگەڵ 4، چونکە لە هەر کۆمەڵەی 4 پاکەت هەیە، کەواتە 3 جاران 4 12. بەرەبەرە ئەمن دەبی فێر بم یەکسەر بزانم 3 جاران 4 دەکا 12، 2 جاران 4 8، 4 جاران 4 16 و هەتا دوای. ڕاهێنان و شیکارکردنی پرسیارەکان. وێنەکە بخوێنە و تەواوی بکە. ئەوەی ڕاستیبی زۆر ئاسان نییە ئەو پرسیارانە، چونکە کۆمەڵەکانیان لە ناو بازنەدانە نایە هەتا دیاربی. وەکو پرسیاری ئێرە کۆمەڵەکە زۆر ئاسان دیارە، چونکە لە ناو بازنەیدان درایە. یەکسەر دەزانم هەر کۆمەڵەی 5 کۆمەڵەیە و هەر کۆمەڵەی 3 دانە پاکەت هەیە، کەواتە باشتر وایە کۆمەڵەکان دیاری بکرێن هەتا زیاتر ئاشکرابی، ڕوونتربی، بزانم چەند کۆمەڵەم هەیە. لێرە هیچ باش نییە کە کۆمەڵەکان دیاری نەکراینە، خوێندکار بەخۆی دەبی کۆمەڵەکان دیاری بکا بەداخەوە، ئەوەش ئیشەکی ئاسان نییە. بەڵام لێرە چونکە بە خۆمان دەتوانین دیاری بکەین، ئەمن لێرە ئەوە دەکەمە 1 کۆمەڵە، ئەو 4، ئەوەش دەکەمە 2 کۆمەڵە، ئەوە ئێرانش ئەو 4، ئەوە 3 کۆمەڵە، لە هەر کۆمەڵی 4 هەیە. کەواتە لێرە دەنووسم چەند کۆمەڵەم هەیە؟ 3 کۆمەڵە. باشیش نییە نووسیتیان کۆمەڵەکان، 3 کۆمەڵە تەنیا، نەک کۆمەڵەکان. 3 کۆمەڵە و لە هەر کۆمەڵەی 4 دانە میوە هەیە. 3 کۆمەڵە لە 4 یەکسان دەبی بە 12. کو دەزانم دەبیتە 12؟ ئەمن چونکە 3 کۆمەڵەم هەیە واتە 3 4م هەیە، ئەوە 1، ئەوە 2، ئەوە 3، کۆیان دەکەمەوە یەکسانە بە 12. یان چ دەنووسم؟ چونکە 3 کۆمەڵێ دەنووسم 3 جاران 4 یەکسانە بە 12. کاتە ئەوها کۆمەڵەکان دروست دەکەم، ڕەنگە یەکەشکا بە جۆرەشکە کۆمەڵی دروستکە. پرسیاری ژمارە 3. ئەگەر تەمەشای پرسیارەکەی کەین وەکو ئەوەی وایە ئەمن 2 کۆمەڵی دروستکەم، ئەوە 1، ئەوەش 2. بەڵام لێرە کە تەمەشا دەکەم جێی 3 ژمارە هەیە،
کەواتە ناتوانم ئەمن تەنیا دوو کۆمەڵی دروستکەم بەداخەوە. هەرچەندە هەست دەکەم هەڵاچی زۆر هەیە لەو پرسیارەی. ناچارم لێرەش ئەمن کۆمەڵەکانی خۆم بکەمە یان میوەکانی خۆم بکەمە 3 کۆمەڵە. کاتە دەیکەمە 3 کۆمەڵە، ئەوە 1 کۆمەڵە، ئەوەش 2 کۆمەڵە، ئەوەش 3 کۆمەڵە. ئەوجە دەنووسم 3 کۆمەڵە لێرە، هەر کۆمەڵەی 4 دانە هەیە، هەر وەکو پرسیارەکەی دی لێ هاتەوە بەداخەوە، و دەنووسم دیسان 4 کۆ 4 چونکە 3 جێم هەیە دەکاتە 12، لێرەش هەر دەکات 12، یان دەنووسم 3 جاران 4 ئەویش هەر دەکات 12. بەڵام دەبوایە ئەو هەڵەیەی نەکەن لێرە، دەمتوانی ئەو میوانە بکەمە 2 کۆمەڵە، لە هەر کۆمەڵی 6 میوە هەبوایە و زیاتر ئاسانتر دەبوو. بەڵام لێرە جێەکەیان ئەوها جێ 3یان، کەواتە نەمدەتوانی دروستکە. کەواتە هەست دەکەم هەڵک هەیە لێرە بەداخەوە. ئێستا پرسیاری 4 ئەویش زۆر پرسیارەکی ڕوون نەبوو، هێڵێک بکێشە لە هەر یەک لە ڕستەی کۆکردنەوە ببەستێت بە ڕستەیەکی لێکدانی گونجاو. کەواتە ئەمن لەو لایە کۆکردنەوەم هەیە، لەو لایەش لێکدانم هەیە. کە تەمەشای کۆکردنەوەکانی خۆم دەکەم بۆ وێنە پرسیاری ئێرە 3 دانە کۆکردنەوەم هەیە، واتە 3 کۆمەڵەم هەیە، واتە 3 جاران 4. کامە لێرە 3 جاران 4ە؟ ئەگەرە من ئێرە بکەمە سوور، کەواتە ئێرەش بکەمە سوور، هێڵک بچێشم، ئەوە وەکو یەکن. پاشان ئێرە وەکو ئەوەی وایە ئەمن چەند کۆمەڵەم هەبی؟ 1 2 3 4 6 کۆمەڵەم هەبی، هەر یەکەی 2، کەواتە ئەوەی دەکەمە زەرد، لێرەش 6 جاران 2 واتە 6 کۆمەڵەم هەیە، هێڵک دەچێشم لە مابەینی ئەو 2 وەکو یەکە، یەکسانە. چ ئەوها بنووسم، چ ئەوها بنووسم، کەواتە ئەوانە یەکسانن، بە هەمان ڕەنجیان دەکەم. لێرە سفرەکان کۆ دەکەمەوە، 3 کۆمەڵەم هەیە، هەر سێکیان 0، کەواتە 3 جاران 0 وەکو یەکە. لێرە ئەو دوانە هێڵ دەچێشم لە مابەینی ئەو دوانە، کەواتە ئەو هایە پرسیارەکە. پرسیاری ژمارە 5: ئایا دەتوانی لێکدان بەکاربینی بۆ دیتنەوەی سەرجەمی ئەو 4 ژمارەیە؟ بەڵێ دەتوانم، چونکە هەمویان ژمارەکان وەکو یەکن. 4 دانەم هەیە لە چ؟ لە دا، کەواتە 4 جاران دا یەکسانە بە 40. ئەگەر کۆشیان بکەمەوە 10 و 10 20 لەگەڵ دەی 30 لەگەڵ دەی 40. بێمە لای هەڵبژاردن لە هەمە جۆر. پرسیاری 6: سەیران 3 ڕیز لە هەر ڕیزێک 9 پولی هەیە. 3 ڕیز لە هەر ڕیزێک 9. بەفرینیش 2 ڕیزی هەیە و لە هەر ڕیزێک 6 پول. ئایا ژمارەی پولەکانی سەیران و بەفرین بەیەکەوە چەندە؟ بەیەکەوە چەندە؟ کاتە لێرە تەمەشاکەم تۆزەک پولەکانی سەیران ڕیزی یەکەم، هەرچەندە ڕەنگە پولەکان وەکو یەک نەبن، بەڵام ژمارەکە 9ە. لە ڕیزی یەکەم 9، لە ڕیزی دووەم دیسان 9، لە ڕیزی سێیەم دیسان 9. ئەگەرە من کۆ بکەمەوە هەر 3 ڕیزەکەی وەکو ئەوەی وایە 9 3 جار کۆ بکەمەوە دەکا 27، یان دەینم 3 جاران 9 ئەویش دەکاتە 27، کەواتە سەیران 27 پولی هەیە. بەفرینیش تەنیا 2 ڕیزی هەیە، ئەوە ڕیزی یەکەم 6 پولە، ڕیزی دووەمیش ئەویش هەر 6 پولە، کاتە یان 2 جار 6 کۆ دەکەمەوە یان لێک دەدەم 2 جاران 6ش 12. ئێستا پولەکانی بەفرین 12ە، پولەکانی سەیرانیش 27ە، 12 کۆ دەکەمەوە لەگەڵ 27. کە 12 کۆ دەکەمەوە لەگەڵ 27 بزانم دەکاتە چەند؟ ئەوها 27 کۆی دەکەمەوە لەگەڵ 12. 7 و 2 9، 2 1 3،
بە هەردووچیان 39 پولیان هەیە. بە هەردووچیان 39 دانە پولیان هەیە. لێرە تەواو بووین لە لاپەڕا 62 63 دێمە کۆتایی ئەوانەیە و هەتاوانەیە چی نوێ هەر بژی.